شكراني براس من أسمر خالد أمين نوسر لبواري تلوك ومانا كم كان يدفن وناولي أدبو هنري بجدار كخوش بختانا من كان خوشي أندام يكون لدامن راندني أو ناون دجوانا الخوش هامم من هدفي من أويا كخلاص من لغاية خلاص مكتي أو شارم ليرش يوم ليرش رجيم حتى كم هميشة كأول ستي بابم هو كحسي اللي ولا غير بابم غربتنا عندنا سن أكثر يسترشانو وصار الشوط حتى كان نوتودوش ذاري كبتيري قرأت استرشانو دولي جوا بدين بابا هميشة يقول خزمة وشارم خزمة إكتو خزمة لو سرجع زي فاكت تجريكو خيتو بخناس اللي زلقتو خزمة الأطفال شيء على الفنوس تو خزمة الأطفال حتى من حتى أنا كان هذا قرن هذا خزمة الأطفال إني خزمة لها الواردة للأشياء ذاتو دست بيدي ونمونا من هذا خانة الشيبو السي صالة للزراعي كعثمان براس ديران الزراعي في دمان خزمات من فرمان في خزمات الأطفال استاج لبواري أدبي كاتي فيزياتري الشمعية خم كاتي دكا وإوادار مدنهم يبدان إيوا خوشويستن بريزن دنتم هبيان نبي لكن هرسل أستاي جم كمان خزمتي خم هر دكا حتى نامر من خزمتي أفشار نامي كاتي زيادتان يبدن بلان أدواري تشيروك دا هميشا معاناتي كان جهانا باسكتوا معاناتي فقينا باسكتوا معاناتي حنبالة ريكاري هو أما في لكي خصمات لكو تريدا شعر السر مدانا هواتاني ردا ورسان كان أو مناسيري من دور صلاة احترام ومكان هيا منظومان كتون دستان خوش بي من سماحات من أمر الشارع قلادزي بجداري كردوه لدومين كونفرانسي ناوندي روشنبيري وهنري بجدار دیارە بەشداریکردنی ژنان بە درێژایی مێژوو لەم دەڤەرەدا بەگشتی و لە شاری قەڵاتجێ بە تایبەتی بەشدارێکی بێوێنە بووە لە تەواوی سێکتەرەکانی ژیاندا هەر لە شۆڕشەکان دەبینین کە شاری قەڵاتجێ دایە ئامینە و خاتوو سنەوبەر لەو ژنانە بوون کە ڕۆڵی بەرچاویان هەبووە لە ڕاپەڕین و شۆڕشەکان ئەم ژنانە و چەندین ژنی تر لە شۆڕشەکاندا کاریگەریەکی تەواویان هەبووە لەسەر چالاکیەکان و خەباتی بێسنووری ئەم دەڤەرە و لە سێکتەری پەروەردە و ڕۆشنبیری و هونەریشدا دیسانەوە ڕێژەیەکی باشی ژنانی ئەم سنوورە دەستیان داوەتە قەڵەم بە کاری نووسەریەوە یان بڵێن بە پیشەی نووسەریەوە خەریکن و هەروەها لە بابەتی هونەریشدا ڕێژەیەکی زۆر هونەرمەندی جوانی ئەم سنوورە لە ژنانی ئەم سنوورە پێکهاتوون کە کارەکانیان یان با بڵین بەرهەمەکانیان دەرخەری ئەوەن کە ئەم ژنانە چەندێک بە دڵسۆزی لە بوار و پیشەکەی خۆیاندا قوڵ بوونەتەوە. دیارە لەم کۆنفرانسەشدا گرنگێکی زۆر بە بەشداریکردنی ژنان دراوە، چ ئەوانەی کە هونەرمەندن، چ ئەوانەی کە نووسەرن هاندراون و بانگێشت کراون بۆ ئەوەی کە بەشدار بن لەم کۆنفرانسە و خۆیان بە بەشێک لە ناوەندی ڕۆشنبیری و هونەری بژەر بزانن. دیارە یەکێک لە ئامانجەکانی ئەم ناوەندە کە کاری لەسەر دەکا بریتە لە پتەوکردنی سێکتەری ڕۆشنبیری و هونەری لە پژەر بە تایبەتی و کوردستان بە گشتی، چونکە بە درێژایی مێژوو یەکێک لەو ڕێگەیانەی کە دوژمنەکانمان بەکاریان هێناوە بۆ ئەوەی نەتەوەی ئێمە پێ بسڕنەوە کارکردن بۆ لەسەر
هوەر و ڕۆشنبیریمان دەستیان وەرداوەتەوە هوەری ئێمەوە ویستیانە کە هوەرەکەمان بشێوێنن بۆ ئەوەش ئێمە پێویستمان بە دامەزراندنی کۆمەڵێک ناوەند و کۆمەڵە و سنتەر هەبووە بۆ ئەوەی کە تێیدا کولتور و هوەر و ڕۆستەنایەتی خۆمانی پێ بپارێزین کە ناوەندی ڕۆشنبیری و هوەری پشدەریش بەشێکە لەم خەباتەدا نەبراوە. هیوای سەرکەوتن بۆ دووەمین کۆنفرانسی ناوەندی ڕۆشنبیری و هوەری پشدەر دەخوازم بە هیوام لە دوای ئەم کۆنفرانسەوە بە چالاکانەتر بێنەوە مەیدان و چالاکی و هەروەها بزاوت و هەوڵەکانیان چڕ بکەنەوە بۆ ئەوەی کە تەواوی سنووری پشدەر بگرێتەوە و چالاکیەکانیان دیارتر و بەرچاوتر بێت. من أسمر خالد أمينة دانشور شارع خلاصي وأندامم لناوان وأندام لدامزراندني ناوانش أمرو كونفرانسيكي كدوهمين كونفرانسي ناوان دا بۆ دیستان دووبارە نیوەکردنەوەی ناوەندا بڵێن بۆ نمونە تا سەرۆک و جێگر و ئەندامان و ئەوانە سەرلەنە هەڵەبژێرێنەوە. قڵازێ زۆر پێویستی بەو جۆرە ناوەندانەیە بەڵێ کاتی خۆی ساڵی 1970 هەر لە دێر زمانیشەوە پێش 1970 لێرە چالاکی هەبووە چالاکی هوەری هەبووە بەڵام ئێستا لە شێوەی ئەکادمی نەبووە. وين بۆ نمونە بابم کە ئەکتەری سەرشانەوە بووە لەگەڵ مجموعەی کەس کە خۆیان خۆش بێ ئێستا لە ژیاندا نەماون لە بۆنەکان لە نەورۆز و لە بۆنەکان لە جێژنەکان هینیان کردووە تەمسیلیان کردووە تەمسیلیش تەوان بەشی بۆ لە چالاکی ئەوجا چەندی شاعیری گەورەی پێشکەوتوو ڕەکبێتمان لێرەدا لە قەڵاتێدا دروست بووە. بەشی ڕۆڵی ئافرەت لە کۆنفرانسدا ئافرەتمان تێدا بەڵ من ئەم خوشکە فاتمەیە زۆری بەڵام لێرەدا مەبەست لەوەیە ئافرەتان دەبێت بۆ خۆیان دەبێت بۆ خۆیان ئەو ڕێچکە بشکێن دەبێت بۆ خۆیان بێنە ناوخۆر و کۆبوونەوە و ناوەند و ڕێکرا و سوپاس بۆ خۆی ئێستا هەیە بەڵام دەبێت زیاتر کاری جووا بکەین کە ئافرەتان زیاتر وشیار بن زیاتر لە ماڵەکانیان بێنە دەرێ بە حەقەت ڕێزم هەیە خەڵکێکی زۆر دەخوێنێ ئێمە بە خوێندن جیاکەینەوە لە کاری هوەری لە کاری ڕێکراوە بەڵێ تۆ دەخوێنی شەهادەت هەیە بەڵام لە پاڵیشە با کارێکی هوەری بکەیت وەک وێنە کێشان وەک شێعر خوێنەوە وەک کارکار وەک چالاکی هەڵپەڕکێشە بۆ خۆی چالاکیە ئەیدە لێرەدا سوپاس بۆ خۆی ئافرەتان قۆڵیان لێ هەڵماڵیوە بەڵام ئێستاش نەگاشتۆتە ئەوەی کە من بەڵام زۆر باشە دەنا لەخوا بە زیادەی هەیە ئافرەتی شاعیرمان هەیە ئافرەتی موسیقیمان هەیە بەڵام کەمن لە چاوکەوەی ئێمە ئێستا لە ساڵی 2025 داین بۆ ساڵی هەشتاکان و هەفتاکان ئێستا کەم بەڵام ئەوە دەگەڕێنەوە بۆچی دەگەڕێنەوە بۆ هەمیشە شەڕ کردن بە تایبەتی لە کوردستاندا یعنی بۆتە پارچەیەک هەموو شتەکان دێنەوە سەر شەڕ و دێنەوە سەر ئەوەی کە داپڵۆستیری تاکی کورد جا ئەی نێر ئەیمێ بواری ئەوەی بۆ نەڕەخستا تۆ هەمیشەکە لە جەنگدا بووی جەنگی عێراق و ئێران جەنگی کوێت جەنگی خۆمان ئیدی شەڕی هەتا شەڕی خۆمان کە حەز ناکەم ڕاستی کەم ئیدی ئەوانە نەگمێنەی دواخست بۆ هوەر بەڵکو نێرینەشی دواخست ئێستا گەورەترین کێشەی کۆمەڵگەی ئێمە کۆچ بۆ هەندەرانە کە ئەم هەموو گەنج و لاوە کۆچ دەکا بۆ هەندەران ئەوە دەزانێت چ زەرەرێک لە میلەتی کورد دەدرێت چ زەرەرێک لە هوەر دەدرێت چ زەرەرێک لە کوردستان دەدرێت بەڵێ پێ خۆش بیان ناخۆش بێت گەنج داینەمۆیە داینەمۆی پێشکەوتنە لە گەنجەوە هەموو شتێک دەتوانی بیکەیت ئەمجا لێرەدا ئەوە بە بەڕێزت دەڵێم کە نابێ بەڵام ئەو نابێت سەرماکاتەوە نابێت سەرماکاتەوە لە تێکۆشان دەبێت هەوڵ بدەین بە ماڵەکانمان بینە دەرێ ینی بەڕاستی کاتی هاتووە ینی لە ساڵی 2025 لە ماڵە دانیشتووی نابێت دەبێت دەرێ ڕۆژنامە بخوێنەوە کتێب بخوێنەوە چالاکی بکەین من وەکو ئەندام یعنی زۆر لەمێشە سوپاس بۆ خوای لە ئەندامی ناوەند جێگام هەبووە کارم کردووە بەڵام دیستان دەبێت بەرەو پێشچین و دیستان دەبێت هەوڵ بدەین و دیستان دەبێت کاری جوانتر و جوانتر بکەین دووبارە بەخێر بن سەر هەردوو کچاوم زۆر سوپاس